تا ئێستا ئێمە یەک پرۆژەیەکمان هەبوو لە سەردەمی منە با بڵین ئیحالە کرابێ لە کاتی منا بووێ ئەوش جوتسایدی ناو بازاری پەنجاعەلی بۆ جادەی حەولی بووە ئەوە بە چەند هۆیەک و چەند خەڵکانێک ئەینەشت ویستیان تەگەری تێ بکرێ و بۆی شکست بە ئێمە بێنن بەڵام سوپاس بۆ خوا ئێمە لەگەڵ چەند کەسێک باڵادەستا لە شاری کەرکووک و دڵسۆزی کەرکووک چوین بۆ بەداداچوون لە وەزارەتی نەوت تۆزی وەزارەتی نەوت ئیشیان خۆتانزان معقەدە زۆر بە ئاسانی ئیش تەواو ناکرێ ئێمە دوای 5 جار کە ڕۆشتین بۆ وەزارەت لە ڕێ عیلاقاتی ئەوەی کە لە بەغاوە و لە ڕێی چەند پەرلەمانتاریشی بەڕێزەوە کە دڵسۆزانە هاتنە سەرخەت بۆ ئەو بابەتە لە وەزارەتەوە موافقەی ئەومان هێناوە کە دەست بەکار بینەوە ئێستا ئەو بەشەی کە ئەوان تەگەریان تێخست بوو و خەریکە کۆتایی دێ چونکە شاغ بوو هەمووی تەواو بووە ڕەبت بووە لەگە جادە حەولەکە و تەنانەت قاعدەی کردستان و کردستانەکانش دروستکراوە بۆ ئەوەی کۆنکریت و قیرەکانی هەمووی تەواو بێ لە کاتی خۆیان پێش کاتی خۆی ئێمە تەواوی وا تا پرۆژەی دووسایدی گەڕێکی پەنجاعەلیش کێشە و هیچ بەربەسی تیانەماوە هیچ کێشە گرفتی تێنیە و پێش ماوەی خۆتەزانی هەموو پرۆژەیەک ماوەیەکی پێدرێ لە پێش ماوەی خۆیان تەواو بێ